ئازانی ستاندار سلااوان لێبێت خۆشحاڵم لە بەرنمەیەکی دیکەی ڕۆژەف ئەمڕۆژ پێتان دەگەمەوە گفتوگۆ لەسەر بابەتێکی دیکەی ڕۆژ دەکەین ئەویش پرسی داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تورکیا بە بیانووی هەبوونی گەلیلاکانی پارتی کرێکارانی کوردستان چەندین کیلۆمەتر خاچێرێمی کوردستانی بەزاندووە. ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم علی سیاسی دەکەم. کاگالی زۆر بە خێربەی دەمەوێت پێم بڵێ داگیرکاریەکانی تورکیا کەی کۆتایی دێت؟ ئایا کات و ساتێکی دیاریکراوی هەیە بۆ کۆتایی هاتن یاخۆت بە بیانووی پەکەکە دەیەوێت خەونی عوسمانی زیندوو بکاتەوە؟ سەرتا ڕێز و حرمەتمێ بۆ بینەرانی ئێوە و بۆ خۆشتان. داگیرکاری تورکیا لەگەڵ داگیرکاریەکانی تورکیا لە باکووری قوبرس و لەو وڵاتانەی کە چۆتە ناوی دوایی نەکشاوەتەوە کۆتایی دێت. واتە ئەوان خەونێکیان هەیە. پێشتریش جگەلەوەی کە پێش ئەم داگیرکاریانەش تورکیا خۆی خەونی بە ویلایەتی مووسڵ و ئەوانەوە هەردەبینی لە تەنانەت خەونەکانی ئەو لە ویلایەتی مووسڵیش تێپەڕی کردو. خەونێکە بۆ وەکو خۆیان دەڵێن خلافەتی پێنجەم کە کاتێککە ئەردۆگان چوو بۆ تونس و ئەو ناوە باسی زیندووکردنەوەی خلافەتی پێنجەمیانە کرد. ئەوان خەونێکیان ئەویش خەونی دروستکردنەوەی خلافەت بەڵام بە تەرزێکی عوسمانیانە بە تەرزێکی تورکیانە. دەیانەوێت ئەوان لە دوای بەهاری عەرەبی کاتێک کە ئەمریکا ئاڵایی بۆیان بەرزەوە کرد کە ئەم وڵاتانە بگرنەژێر دەست بۆ نمونە مەسر و تونس و لیبیا و دەیانەویست یەمەن و سووریا و ئەوانەش کۆنتترۆل بکەن. ئالەو کاتەدا ئەو خەونەی کە پێشتر دەیان بینی نابێت لە بیرمان بچێتەوە. ئیخوان مسلمین لە دوای ساڵ لە دوای ڕوخانی خلافەتی عوسمانی دروست بووە. یعنی گرنگترین هۆکار بۆ دروستبوونی ئیخوانی مسلمین دروستکردنەوەی خلافەتی عوسمانیە. یعنی ئەوە ئامانجە ڕئیسی استراتیجیەکەیانە. زۆر باشە. لە ئێستادا زۆر جار باس لەوە دەکرێت بە تایبەتی لە نێو خۆی کوردستان باس لەوە دەکرێت کە پەکەکە هۆکارێکە بۆ ئەوەی کە تورکیا هاتووەتە نێو خاچی هەرێمی کوردستان و باس لەوە دەکرێت ئێرە خاچی پەکەکە نییە بەڵکو پێویستە پەکەکە بگەڕێتەوە باکووری کوردستان، خەباتی پەکەکە لە باکووری کوردستانە. ئایا بەڕاستی ئەم دەستەواژانە تا چەندە ڕاستە؟ ئایا بەڕاستی خەباتی پەکەکە باکووری کوردستانە؟ خۆی خەباتی پەکە باکووری کوردستانە، بەڵام خەباتی ئەمانیش باشووری کوردستان بوو، بەڵام زۆربەی کاتەکان بارەگاکانیان لە ڕاژان و لە قاسمە ڕەش و لەو شوێنە نەبوو. واتە بارەگای کامایانە؟ بارەگای حیزبەکانی دەسەڵاتدارەکانی ئێرە باشووری کوردستان. زۆربەی کاتەکان بارەگا بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان لە ڕاژان و لە منطقەی سەرگەوەڕ و بەرگەوەڕ و ئەو ناوە بوو. ئەگەر ئەولاتریش بڕۆین بارەگا سەرەکیەکانیان لە کەرەج بوو، یا بارەگایەکێتی لە قاسمە ڕەش و لەو دیو بوو. ئەمانیش ئەو کاتە مەسلەی کە تێکۆشانی سیاسیان باشووری کوردستان بوو، بەڵام نەتوانی یەک مەترێکی چوارگۆشەدا بمێننەوە. بۆیە یعنی ئەو دەستەواژەیەکی سەقەتە. تۆ پارتیزانەکان لە هەموو شوێنێک، یعنی ئەگەر عیلاقاتی هاو نیشتیمانی و هاونەتەوەی نیشتی نەبووایە، خۆی ئێستا بڕۆ لە بۆرما، بڕۆ لە فلیپین، بڕۆ لە کۆلۆمبیا، لە هەر شوێنێک بڕۆ لە مالی و لە نایجیریا و لە وڵاتانە، کاتێک ئەو چەکدارانە ئەو هێزانەی کە خەبات چەکداریەکەن سنوورەکان ناناسن، ئەڕۆن لە کاتێک کە لە هەندێک کاتا بۆ چالاکی دەچنە شوێنێتر، لە هەندێک کاتا بارەگای سەرکردایەتەکانیان لە شوێنەکانی ترە. بۆیە ئەو دەستەواژەیەکی سەقەتە و تورکیا کە دێتە ئەم دیو هیچ بەهانەی مەسەلە پەکەکە و ئەمانە نییە، ئەو خەونێکی زیاتریە و سەرباری ئەوەش تورکیا ئێستا خۆی لە قەیرانی سیاسی و ئابووریدایە، دەوێت تەسدیری کێشەکانی خۆی بکا بۆ دەرەوە لە ڕێگەی ئەم دەستگیر کێشانەوە. زۆر باشە. زۆر جار باس لەوە دەکرێت پەکەکە هۆکارێکە وای کردووە کە تورکیا باشووری کوردستان بردومان بکە و پێشەلکاری سەروەری خاچی کوردستان بکە. ئایا بەڕاستی پەکەکە هۆکارە؟
پەکەکەگەر لەم دیویش بێت ئەوە جەریمەی عدوانە جەریمەی عدوان یەکێکە لە چوار جەریمە گەورە نێونەتەوەیەکە کە دادگای تاوانی نێودەوڵەتی لە دوای ساڵی 2010 وەکو تاوانێکی چۆتە چوارچەوەی اختصاصی محکمەی جینایی دووەلیەوە بۆی نییە تورکیا بە تایبەتیش کاتێکە ئەو بەردومانانە خەڵکی سڤیل و ناوچەی خەڵکی مەدەنیەکان و ئەو شوێنانەی کە تایبەتن بە دام و دەستگا سڤیلەکان و قوتابخانە و مزگەوت و مستەشفا ئەمانە دەگرێتەوە ئەوە دەچێتە چوارچەوەی عینەن تاوانە زەقەکانی دیکەوە وەکو تاوانی جەنگ و تاوانی دیژی مرۆڤایەتی بۆیە مەسلەی عدوان جەریمەیەکی گەورەیە جەریمەیەکە یەکێکە لە چوار جەریمە گەورەکەی کە لە ئاسی جیهانیدا ئەترافێکراوە کە دادگای تاوانی نێودەوڵەتی لە دوای کۆنگرەی کەمپالا پەسەندی کرد بۆیە یعنی بەهانە نییە بۆ تاوان هیچ کاتێک هیچ بەهانەیەک نییە بۆ تاوان و هیچ دەوڵەتێک هیچ کەسێک هیچ دەستگایەکی حیزبی بێ مەدەنی بێت دەوڵەت بێ حکوومەت بێت هەرچی شتێکی بەرامبەر بکرێت بەهانەی ئەنجامدانی تاوانی نییە لە بەرامبەر ئەوەی کە بەرامبەری کراوە بۆیە ئەمەی تورکیا دەیکات دەچێتە چوارچەوەی تاوانێکی مەزنەوە و پێویستە کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە ئاستیا بێدەنگ نەبێت بەڵام بەداخەوە لە بەرەوەی تورکیا ئەندامی دادگای تاوانی نێودەوڵەتی نییە ئیتر ئەمانەی تا ئێستاکە بەسەرا تێپەڕیوە سەرباری ئەوەش ناوچەکەی ئێمە بۆتە ناوچەی جەنگەڵستانی جەنگ و ئەمریکاش وڵاتانی ڕۆژئاواش لە دوای 2023 بەدووە لە عێراقا تاوانی مەزنیان ئەنجامداوە بۆیە چاوپۆشی لە تاوانەکان یەکتری دەکەن بەوەی تۆ بێ کەواتە پەکەکە هیچی نییە و کەواتە پەکەکە هیچ تاوانێکی نییە ئایا بەڕاستی پەکەکەش تاوانی نییە لە مەسلەی مراعەتی خاچی کوردستان ناکە ئەوە تاوان نییە ئەوە ناچێتە چوارچەوەی تاوانەوە ئەو هاتووە و خۆپارێزێک ئەو ژیانی خۆی دەپارێزێت بەڵام دەکرێت ئەو بەبیانی ئەوە کە خۆی دەپارێزێ ژیانی خەڵکی دیکە بخاتە مەترسی وەکو بە نمونە ئێستا لە چیاکانە ئاخر سەرکە لە چیاکانە خەڵکی گوندەکان خەرچی دیکە کە ئاژەڵیان هەیە بە نمونە ڕزوباغی خەڵک دەچێتە ناو ئەوێ کە بەوتەی خەڵک کە باس لەوە دەکەن لە ماوەی ڕابردوو لیژنەیەکی پەرلەمانی سەردانی ئەو شوێنەی کردبوو ئەوە قسەی ئەوانە دەڵێن خەڵکی ئەو ناوچەیە پێمان دەڵێن کە گوایە پەکەکە نزیک بۆتەوە لە گوندەکان دێتە نێو گوندەکان لە ماوەی ڕابردوو باز لەوە دەکرا ئەو لێژنە پەرلەمانی ئەسریکە ئەو لێژنە پەرلەمانی نوێنەری کام حیزب بوون نوێنەری سەرجەم حیزبەکان بوو بە نمونە یەکێتی تیا بوو پارتی تیا بوو ئیسلامیەکانی تیا بوو باشێتی و پارتی یەکێتی و پارتی و ئیسلامیەکان کاتێکە خەبات چێکداریان نەکرد خۆیان چیان نەکرد خۆیان نەک ئەوەیە چون نزیکە بوونەوە لە خەڵک هەموو شتێکی خەڵکەکانیشان داگیرە کرد سێجەمەنانیان لەسەر خەڵک بوو خەوتنیان لەسەر خەڵک بوو خۆیان لە پێشینەیەکی ڕابردویان هەیە خراپتر زۆر خراپتر چۆن خراپ یعنی ئێستا لەوانەیە پەکەمە قەڕێکی هەبێت بەڵام نانی خەڵک ناخوات ناچێتە سەر ژیانی خەڵک سەر سفرەی خەڵک شەو لە ماڵان ناخەوێت بارەگای تایبەتی خۆی هەیە ئەگەر بۆ خۆپارێزی ژێت بەڵام ئەوان هەموو شتانیان نەکرد لە تازەترین لە دوانی یەکێک لە پەرلەمانتارەکانی پارتی باسی لەوە کردووە لە سنووری ئامێدی و سەرسنگ و ئەو ناوە سوپای تورکیا دارەکانی ئەو ناوە دەبڕێتەوە دواتر دەیباتەوە لە بازاڕەکانی باکووری کوردستان دەیفرۆشێتەوە ئەمەیان چی هەڵدەگرێت ئەمە تاوانە ئەمە ئێستا حاڵی حازر جموجۆلێکی جیهانی هەیە بۆ ئەوەی کە تاوانی دژی ژینگەیش بچێتە چوارچەوەی تاوانی اختصاصی محکمەی جینایی دووەلیەوە لەبەر ئەوەی پلەی گەرما لەسەر زەویە پلە و نیوێک چۆتە سەر و دەیانەوێت ئینبعاس واتە دەرچوونی دووەم ئۆکسیدی کاربۆنەوەوانە بە سفر بکرێت بۆ ساڵی 2050 تاو کاتە بۆی دەرزەی قوتبی شیمالی و قوتبی جنوبی ئەوانە پلەی گەرمایان بەرزەوە بووە بەفرەکانە تاوێنەوە یعنی ئێستا حرەکەیەکی لەسەر ئاسی جیانی حرەکەیەکی بزوتنەوەیکی بەهێز هەیە کە زۆر جار ئێمەشی تێدا بووینە بۆ ئەوەی کە تاوانی دژی ژینگەی کە ئێستا تاوانی دژی کولتوری بۆ نمونە ماوەی پێش 4 ساڵ لەمەوە پێش لە مالی کاتێککە قاعیدە و داعش ئەنجامیاندا
ئەو شوێنانەی کە مەختوتاتی کۆنەکانی لێبوو هەمویان ستان ئەمە چوە چوارچەوەی تاوانی جەنگەوە. ئێستا حرەکەتێکی تر لەسەر ئاسی جیانی بەهێزەیەکەوە ئەم تاوانە ژینگەیانەوەکو تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتی سیر بکرێت لەبەرەوەی مرۆڤایەتی پێویستی بەوەیە کە ژینگە پارێزراو بێت و ئەم تاوانانە ئێستا تورکیا دەیکات پێشتریش حزی بە ئەسەر شوێنی ڕێبایشتیا وای داروبار و ڕز و ئەو دەوروبەرەی تەختە کردیان دەیستان یان دەیبڕیەوە. بەڵام ئێستا کە ئەمەی تورکیا دەیکات لە وڵاتێکی تریش نەک لە وڵاتەکەی خۆی و دەچێت دەیفرۆشی لە بازارەکاندا ئەمە بۆ خۆی تاڵانە و دەچێتە چوارچەوەی تاوانی جەنگ و تاوانی دژی مرۆڤایەتیەوە و پێویستە کۆمەلگای مرۆڤایەتی بە تایبەتی ژینگە پارێزانی جیانی لێ ئاگادار بکرێتەوە کە تورکیا ئەمە ئەنجامەدات. زۆر باشە. قسەی بەشێک لە کادیرانی پارتی ئەوە قسەی ئەوانە دەڵێن هەر کاتێک پەکەکە دۆخی خراپ دەبێت هەنا بۆ مەسول بارزانی دێنێت. لە دوایین پەیامیشیدا کەچەکە باز لەوە دەکات داوا لە مەسول بارزانی دەکات هاوکاری یان بکەن یاخۆت پرۆسەی ئاشتی دەست پێ بکەنەوە. ئایا بەڕاستی مەسول بارزانی دەتوانێت پرۆسی ئاشتی لە نێوان مەسعود بەرزانی دەتوانێت کۆمەڵەشت بکات بێشێک سەیریکە پارتی و پەکەکە پێشتر اتفاقاتیانەوە لە ساڵی 84 بردووەوە بەڵێ اتفاقی نێوان ئیدریس بارزانی و عەبدوڵڵا ئۆچەلەن اتفاقیاتیان هەبووە زۆر جار پەیوەندی باشیان هەبووە و ئێستا کە پەکە داوا لەو دەکات شتێکی نەرێنی نییە شتێکی ئەرێنیە من بۆ خۆم بۆ چوونێکم هەیە زۆر جار یعنی لە کەناڵەکانیش باسم کردووە یەکێتی و پارتی برم ئەو وەختێک کە گۆڕان بەهێز بوو ئەمە گوت ئەگەر یەکێتی و گۆڕان شەڕ بکەن سلێمانی تێکەچێت یەکێتی و پارتی شەڕ بکەن هەرێمی کوردستان تێکەچێت بەڵام پارتی و پەکە شەڕ بکەن هەر چوار پارچەی کوردستان ئاڵۆزە بێت. من لەگەڵ ئەوەی دامەم دوو هێزە دانیشن گفتوگۆ بکەن کێشەکانی خۆیان وارزانی دەتوانێت دەتوانێت دەتوانن هاوکاری تورکیا نەکرێت بە هیچ جۆرێک دەتوانێت لە کاتی پێویستدا هاوکاری گەریلا بکرێت ئەمە دوو دەتوانن فشار بخەنە سەر تورکیا پرۆسەی ئاشتی دەست پێ بکاتەوە دەتوانن دەواازەکانیان بخنە سەرپشت و دەتوانن هاوکاری تریشیان بکەن ینی پێت وایە ئەو هاوکاریانە دەکرێن من نازم ئایا بە نهێنی چی لە نێوان ئەمانەیە هەیە بەڵام پێویستە پارتی و پەکەکە کێشەکانیان چارەسەرکەن هەر لە شنگالەوە کێشەیە تاگاتە ڕۆژئاوای کوردستان تاگاتە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم کێشانە چارەسەر کرێت لە قازانجی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردوە بە تایبەتیش لە قازانجی جوڵانەوەی گەلی کوردە لە ڕۆژئاوای کوردستان. زۆر باشە دوای پرسیارمەوە دەبێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو هەر شتێک بکرابە بە نمونە بردومانێک بکرابە لە سنوورەکانیش قەندیل و ئەوانە ڕاستە خۆ پارتی تۆمەتبار دەکرا بەڵام بینیمان پارساڵ و ئەم ساڵیش تورکیا لە سنووری سلێمانیش بردومانی پێکەکانی پەکەکە دەکات. ئایا ئەمە چی دەگەێنێت؟ ئایا ئەمە وا دەکات کە دوای ئەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لەلایەن تورکیا داخرا و بە بیانووی ئەوەی کە یەکێتی هاوکاری پەکەکە دەکات ئێستا کە مەتار کراوەتەوە و بردومانەکان لەوێش دەکرێت بۆچی پەکەکە کەمتر باسی یەکێتی دەکات؟ پەکەکە ئێستا عیلاقاتی هەیە لەگە یەکێتیە ئەوە سیاسەتە سیاست ئاوایە تۆ پێویستیت بە دەواازەیەکە لە باشووری کوردستان لەگەڵ ڕۆژئاوا و لەگە باکووری کوردستان و لەگە قەندیلیش چکە قەندیلی شوێنێکی مهمە ئەم بردومان وشتانایی کە دەکرێت مەرز نییە هەموو یەکێتی و پارتی لە پشت ئەو بردومان و ئەو تیرۆرانەوە بن لەوانەیە کەس لە دەرەوە وەک ئەڵێم مشکە بەربووەکان لەوانەیە ئەوانە خۆیان عیلاقاتی فەردیان دروست کردبێت. ئێستا چۆن تورکیا سیخوڕی لە سلێمانی هەیە و ئەو هاکات بە هەمان شێوەش ئیطلاعاتی سیخوڕی لە شاری هەولێرەیە و چالاکی بۆ دەکات بۆیە یعنی سەریکە جگە لەوەی کە یەکێتی و پارتی بۆ خۆیان بوونەتە دوو هێزی پاشکۆی کلکی ئێران و تورکیا لە دەرەوەی ئەمانش خەڵکی تر هەیە پەیوەندیەکە کە ئەماش بۆ یەکێتی و پارتی مەقبول نیە چکە ئەوان دەیانێ بەس خۆیان پەیوەندیانەوێت واتە هێزێکی دیکە یاخود کەسانی تر کەسانی دیکە هێزی تریشەیە بەڵام هێزی تریشەیە هێزی تریشەیە خۆ هیچ عیب نییە ئێستا ئەگە تورکیا وڵاتێکە ئیخوان موسلیمینە وایوانە
نزیکترین حیزبی سیاسی لە باشووری کوردستان یەکگرتووی ئیسلامیە بۆ تورکیا. واتە ئەوانیش هاوکارن؟ نا من نەمبیستووە کە هاوکار بن، نەمبیستووە هاوکار بن بە هیچ شێوەیەک. من معارزی یەکگرتووی ئیسلامیم، بەڵام یەکگرتووی ئیسلامی هێزێکی ئایدۆلۆژی پەروەردەکراوە نەفەرەکانی. بەڵێ کەمتر دابڕێن لە حیزبەکەی خۆیان، کەمتر ئەوی بەڵام لە ڕووی ئایدۆلۆژیەوە هەمویان شەو ڕۆژ دوعا بۆ ئەردۆگانەکەن، بەڵام باوەڕ ناکەم بچێتەوە ئاستەی کە سیخوڕی بکەن. ئەوان وەکو حیزب، وەکو بیر و باوەڕ، وەکو ئایدۆلۆژیا پاشکۆی تورکیان. کۆمەڵی ئیسلامیش بە عەکسەکەی ئێرانە، لە چوارچێوەی ئێرانە لە سوورەتەوە، یان لە دەرەوەی یەکێتی پارتی حیزبی سۆشیالیست خۆ پەیوەندی لەوانەیە لە یەکێتی خۆشترێ لەگە ئێرانە وەک لە یەکێتی مەسەڵەن. واتە ئەو حیزب و لایەنانەوە بەشێک لە کەسەکانیش هاوکارن بۆ تورکیا لە پێدانی زانیاری بۆ تورکیا و ئێران. بەڵێ من لەوانەیە بۆ خۆم قوربانیەکی لەو قوربانیان نەبم. چۆن قوربانیە کاگالی بۆ بوورە پرسیارەکانیشم درێژ کردەوە، دوای پرسیارم دەبێت قوربانیەکان چین ئەوەی کە خۆت دەڵێ من قوربانی؟ نا لەوانەیە یعنی لەوانەیە چی یعنی راپۆرتم لەسەر نووسراوە مەسەڵ نمونەیەک بگەنمەوە لە واتە هەڕەشە لەسەر ژیانی تۆش هەیە؟ هەڕەشە لەسەر هەر کەسێکەیە کە نیشتیمانیان نەبی بکاتەوە. ئەم قسانەی کردمان من و تۆش ئەوەی من و تۆ کردوانێ سا هەڕەشەیە، ڕۆژێ دێ لەسەرمانە عقوبا دەرێن سزا دەدرێ. ئازانی ستاندارد ئەوەی لە ماوەی ڕابردوو جێبیستی بوون و بینەری بوون بەشێک لە وتەکان بوو کە سەبارەت بە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تورکیا بە هەموو شێوەیەک هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان، چ لە ڕووی سەربازیەوە بێت یاخود لە ڕووی ئابوووریەوە بێت یاخود لە هەر لایەنێکی دیکە بێت بە بیانووی هەبوونی گەلیاکانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە. تا بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەگەمەوە، هەر شاد بن.